کان و سەوزکردنی ئەو ناوچە و میحوەرانەی کە ڕۆڵی گرنگیان هەبووە لە قوربانیدان و بۆ بەرگریکردن لە خاکی پیرۆزی کوردستان هەڵمەتێکی نەمامچاندنی لە سنووری میحوەری قەرەتەپەی هێزەکانی پێشمەرگە ئەنجامدا. سەروەر قەرەداغی سەرۆکی ڕێکخراوەکە ڕایگەاند ئەوان وەک ڕێکخراوی سروشتی کوردستان سنووری میحوەرەکانی پێشمەرگیان دەست نیشان کردووە بۆ هەڵمەتەکانیان، چونکە لەو میحوەرانەوە بەرگریکردن لە ماف و ئازادیەکانی گەلەکەمان بە قوربانیدان تۆمار کراوە. وتیشی پێویستە وەک یەکەم هەنگاوی ئاوادانکردنەوە دەست بکەین بە سەوزکردنی تەواوی ئەو ناوچانە وەک ناوچەیەکی کوردستانی، چونکە ساڵانێکی زۆرە داگیرکەران جگە لە نەهامەتی و کاولکاری هیچ پلانێکی دیکەیان بۆ دانیشتوانەکەی نەبووە. ئەمڕۆ جەنگێک ڕوبەڕووی کوردستان بۆتەوە، ئەو جەنگەش جەنگی داعشە و دیارە جەنگیش کاریگەری ڕاستەخۆی لەسەر ژینگەی ئاوها و خاکی کوردستان هەیە. بۆی ئێمە وەکو ڕێکخراوی سروشتی کوردستان بە هاوکاری بەڕێوەبەرایەتی دارستان و پاوانی هەرێم لە کوردستانە هەڵمەتێکی ژینگەی یاخود هەڵمەتێکی نەمامچاندنمان لەم سنوورە لە سنوورەکانی قەرەتەپە هەم ناو شار و بەرەکانی جەنگ ئەنجام